حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم فێڵ لە موچەخۆران دەکات و ڕاستیەکان لەبارەی هەژماری منەوە لە خەڵک دەشارێتەوە. ئەوە قسەی شارەزایەکی بانکیە. دەوترێت هەرێم ئەو نووسراوانەی ئاڕاستەی دادگای فیدراڵی دەکات دەیشارێتەوە و تەنها وەڵامەکانی دادگاکە بڵاو دەکاتەوە کە ئەویش هیچ کات دانان نەبووە بە هەژماری من بە کۆتا نووسراویشەوە. ڕاستیەکە ئەوەیە دادگای فیدراڵی و بانکی ناوەندی بۆ پرۆسەی بە بانکیکردنی موچە ژمارەی بانکەکانی لە 5ەوە کردووە بە 66 بانک و فەرمانبەرانیش ئازادە کام بانکانە هەڵدەبژێرێت. خاڵێکی گرنگ هەیە باسی هەژماری من نەکراوە تەنها باسی تەڵتین کراوە دووەمیش فەرمانبەران سەرپشت کراوە لەوەی چ بانکێکە لە بژێرێ لێرەدا خاڵێکی گرنگترێتە پێشەوە ئەوەیە ئەو فەرمانگانی کە پێشتر فۆرمان بۆ هەژماری من بە پڕکراوەوە 6 بانک یا 5 بانک لەناو بڵێن فۆرمەکەیە هەبووە ئێستا ساحەکە فراوانتر بۆ مەوداکە فراوانتر بۆ پێویستە فەرمانگانە دووبارە فۆرمی تازان بەسەرا تۆزیعکرێتەوە چونکە من دڵنیام لە دابشکردنەوەی دووبارە فۆرم بەسەر ئەو دەستگایان و دەستگایانە خەڵک زۆرتر بانکی ڕەشید و ڕافیدەن هەڵبژێرەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ بێ یعنی بۆ تەنها جارێک دڵی هاوڵاتانی خۆی ئاشکاتەوە یەک کتابەکانی ئەوان بڵاوە کاتەوە بەڵام ئەو کتابێک کە خۆی ناردوێتی بڵاوی ناکاتەوە نازانین باسی چیەکە کتابێکی کە خۆی بڵاوی کرد بەڵام ئەو کتابانی کە هی بانکی ناوەندی عێراقی و هەنی دادگای فیدراڵی زۆر ڕوون و وازەحە کە مەبەستیان لە چییە؟ بەپێی زانیاریەکان لە دوای نووسراوەکەی دادگای فیدراڵیەوە فەرمانبەر سەرپشک دەکرێت لەم 66 بانکە بە ئارەزووی خۆی بانکێک هەڵبژێرێت بۆ بە بانکیکردنی موچەکەی و بە هیچ جۆرێک نووسراوەکە ئاماژە نییە بۆ ڕازیبوون بە هەژماری من. شتێکی ئاساییەکە جاس محەممەد عەبوود ئەو ڕوونکردنەوەی بداچکە هەموو بانکێک لە عێراقا و یان با بڵێن هیچ بانکێک لە عێراقا ناتوانێت مۆڵەتی کارکردنی نییە تا مۆڵەت لە بانکی مرکزی وەرنەگرێت چکە بانکی مرکزی پێناسەکەی زۆر وازەحە بریتە لە بانک البنوک یا بانک دەولە بانکی بانکەکانە دایکی بانکەکانەوە بانکی دەوڵەتە بۆیە ئەکرێ ئەو بانکانەی لە ناو هەژماری من ناچکە کتابەکە بە هیچ شێوەیە باسی هەژماری من ناکاوە پرۆسەی هەژماری من ناکە تەنها باسی ئەو بانکانەکە بەڵێ بە بێگومان هەموو بانکێک لە عێراقا بۆی هەیە تەوتینی تیاپرێ بەڵام ئەوە کەوتوتە سەر ئەوەی موظفەکە یا ئەو وەزارەتە چ بانکێک لەو بانکانە هەڵەبژێرێ. تا ئێستا زیاتر لە 50,000 فەرمانبەری هەرێم بەشداریان لە هەژماری من کردووە و هەژماریان دروست کردووە. دەوترێت ئەوانیش دەتوانن دووبارە داوا بکەنەوە فۆرم لە یەکێک لەو بانکانە پڕ بکەنەوە کە بانکی ناوەندی بڵاوی کردوتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.